جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت. لەم راپۆرتەدا جەژن و ئادابەکانی جەژنی ڕەمەزانتان بۆ باس دەکەم. دوای ئەوەی موسڵمانان بۆ ماوەی مانگێکی تەواو بە ڕۆژوو دەبن و خۆیان لە خواردن و خواردنەوە و گوناح دەپارێزن و ئەو مانگە بۆ عیبادەت و ڕازیکردنی خودای گەورە تەرخان دەکەن. لە یەکەم ڕۆژی مانگی شەوالدا کۆتایی بە ڕۆژووی مانگی ڕەمەزان دێنن و دەیکەن بە جەژن و دڵخۆشن بەوەی کە خودای گەورە دەرفەتی پێداون گەیاندونی بە مانگی ڕەمەزان. موسڵمانان بە دڵخۆشی و ڕووخۆشیەوە پێشوازی لە یەکەم ڕۆژی جەژن دەکەن و لەو ڕۆژەشدا سونەتەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت زیندوو دەکەنەوە. لە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت گەلێک ئادابی جەژن فێر دەبین. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کاتێک چووە بۆ نوێژی جەژن یەکەم کارێک ئەنجامی دابێت خۆشۆردن و لەبەرکردنی جلوبەرگی جوان و خۆبۆن خۆشکردن بووە. هەر بۆیە ئەو کەسانی دەچن بۆ نوێژی جەژن پێویستە ئەو سونەتە زیندوو بکەنەوە. دایکی ئیمانداران بۆمان دەگەڕێتەوە پێش ئەوەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەڕێبکەوتایە بۆ نوێژی جەژن چەند دەنگ خورمایەکی دەخوارد. ئەو جا دەچوو بۆ نوێژەکەی. یەکێک لە ئادابەکانی جەژن بە پێچوونە بۆ مزگەوت و گۆڕینی ڕێگای چوون و هاتنەوەیە لە مزگەوت. جابری کوڕی عەبدوڵڵا ڕەزای خوای لەسەر بێت بۆمان دەگێڕێتەوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئەو ڕێگایی دەگۆڕی کە پێی دەچوو بۆ مزگەوت و بە ڕێگایەکی دیکەدا دەگەڕایەوە بۆ ماڵەوە. تەکبیرکردن ئادابێکی دیکەی گرنگی جەژنە و پێویستە موسڵمانان دەست بە تەکبیرکردن بکەن. دوای تەواوبوونی نوێژی جەژن دەبێت موسڵمانان ڕیز ببەستن و باوەشی تەوقەی گەردن ئازادی لە یەکتری بکەن هەموو شتێکی دنیایی بەولاوە بنێن. لە عینی پیرۆزی ئیسلامدا تەنیا ئاماژە بۆ دوو جەژن کراوە، ئەوانیش جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانن. سەرجەم ئەو جەژنانەی تر مرۆڤ دایتاشیون بۆ نەن و هیچ پەیوەندیەکیان بە جەژنەکانی ئیسلامەوە نییە.